یارانە کوردەوار وەختتان و خێر ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بە درێژایی ساڵان ڕابردوو ئێمە ئەهەمیەتمان نەدا، جەدەلمان نەکرد، مناقشەمان نەکرد لەگەڵ ئەوانەی کە تەرەفدار و دەسەڵۆکە حاکمیەت بوون، بەڵکو ئێمە مستەقیمەن ئەمەڵمان کرد. ئەگەرچێ ئەوان تەلاشیان کرد کە ئەم ئەمەڵە ئێمە بە نەوعێک سەرکۆنە بکەن و دایپۆشن، بە شکستی بگەێنن، بەڵام هەتا ئەوان هاتن و دەنگەکانە ئێمەیان قرتاند و پەسو پێشە کەلامیان بڕی و لە کاناڵگە لە خۆیان دایان ناوگەرەکیان بوو چەهرەیە من و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خراوەکەن زیاتر و زیاتر توانیان لە نیەتێک و لە نەتیجەیەک کە ئێمە گرەکمان بوو حاصڵیکەین دەستیان بوێت. دوژمنە ئەحمەق ئەبزار دەسە تۆ ئەتوانێ بوێت. ئێمە نەهاتبووین سەوات بفرۆشین و ئێمە نەهاتبووین کەس بە شۆهرەت کەین، ئێمە نەهاتبووین مەحبوبیەت کۆکەینەوە. ئێمە خەڵکە سەرزەمینێک بووین، وا لە پڕێکا چاومان کردەوە دیمان ئەوەی کەرامەت بێ پێمان و نەماگە، ئەوەی ئینسانی گەورە بێت نێسمان و ئەوەی ساختار بێت و دەسەڵاتی گشتی بێت مەوجود نییە. و سەرڕای ئەوە کریاگین بە کوردە قەومی ئتنیکیە پەرتەوازە لە ژێرە چوار ئلتجای دەوڵەتیە بە کۆمەڵێک نەهاد و دەس و دەسەڵۆک. دەوڵەتە ئێرانی بە تەنهایی سپاهە پاسدارانی نییە کە بە فیشەک و بە شکنجە و بە زندان تۆ لە بین ئەوات. دەوڵەتە ئێرانی تابعینی گەرەکە، دەوڵەتە ئێرانی مەنابع ئینسانی گەرەکە و ئەم مەنابع ئینسانیە ئێشێ دەستەمۆ کات. ئەم مناقشەکەوتن ئەوە بوو ئێمە بین و دانیشین دەرمەوردە هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی باس بکەین، چوار نەفر لەوان دەعوەت کەین و بێدینیان و باوسە بێهودە بکەین. بەڵام ئێمە یەکسەرە ئەمەڵمان کرد و نەتیجەی ئەمەڵ بەرامانەوە مهم بوو. ئەوانەی کە تەشخیصیان نەدا ئەهاتن قسەکانە پەیمانە حەیدەری تەوهینەکان کە ئیکرد پێیانە ئەیان قرتان کە گویا چەهرەیە پەیمانە حەیدەری تەخریب بکەن و نانەزانی پەیمانە حەیدەری یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئینقلابیانە تاریخن، دەوران ساز و تاریخ سازن و ئەزانن خەریکن چیەکەن. تەی ڕۆژگەلە ڕابردوو دووبارە فعالینە حوزەیە جامعەیە مەدەنی بە سووتاندنە دار و دەوەنە ئەم کوردەوارە سەریان بەرزۆ کردگەسۆ. ئێوە شاهدن عیدەیەک بۆ گەنە خوێڕیە دەهاتیە قەتیسماگە ئەحمەقە جاهل وا سەرتاپای قیافەیان جۆکە تەبدیل بووگن بە ئوستورە. لە لنگە ئەفتاوەکەی لای دەستیانەوە تا قاچە پەڕیگەکانیان چووگن تەبیعەت نجات بن. نجاتە تەبیعەت، ڕەساڵەت جەهانی، نەهزەت جەهانی. جا ئەمە تەحلیلی گەرەکە تا من بە یاران بێژم و فەرمانە ئاخر بەرامبرە بەمانە بدن. پەدیدەیە کۆڵبەربازی ئێمە جەمەمان کردو، فعالینە جامعەی مەدەنیمان جەمۆ کردو، بۆ جەممان کردو هەر کام لەمانە ئەچێتە بازنەی مەسائلێکی پیچیدە کە ئێشێ ساعەتها دانیشی لەسەری قسە بکەی کە ئەوەی کە لە دەستگاگە لە ئەمنیەتیا بۆ تۆ دائەنیشێت سرفەن دانەنیش کە چەکە لێبات و شکەنجەت بکات. نەبزە کۆمەڵگای تۆی وا لە دەسا، هەنجار سازیت بۆەکە، نۆرم سازیت بۆەکە، سەر سازیت بۆەکە، فعالیەت سازیت بۆەکە و هەدایەتت ئەکە. بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین. ئێوە ئێشە بزانن هەر کەسێک کە گەرەکێسی دەسەڵاتێ دابنێت، هەر کەسێک کە گەرەکێسی لە سفرەوە دەست پێ بکات ئێشە تەوانە ڕاهبەریەتی بێت، ئێشە ئەستراتیژیست بێت. بۆیە ئێمە ڕئیس جومهورمان لە دنیا فرە هەست.
ئیمپراتورمان لە دنیا فرە بووگە، بەڵام ئەم تاریخە فقط ناپلئۆن بناپارت وە بیر تێرێتەوە بە عنوانە مهمترین کەسایەتی و ئیمپراتورە مهمە دەورانە جەهانە سەرمایەداری. بۆ ناپلئۆن بناپارت مهمە لەبەر خاتری ئەوەی فەڕەنسەیە کە ناپلئۆن بۆناپارت تەحویلی کرد. فەڕەنسە دوای ئینقلاب بوو، جامعەی ترازیاک بوو، حاکمیەتێکی نامستەقەر بوو، مردمانێکی سەرخوردە لە ئینقلاب و یعقوبیان بوون. ناپلئۆن بۆناپارت توانی لەم نیرووە و لەم ئینسانە تازە سەردەر هاوردگانەی فەڕەنسە یەکێک لە مەخوفترین ئەرتەشانە تاریخ دروست کات. ناپلئۆن بۆناپارت کشوەر گوشایی مەسائل و مشکلاتە دەروونە فەڕەنسەی فرەدا دەرۆ و کشوەر گوشایی خۆی تەبدیلە بە نهزەت جەهانیە ئینقلاب کرد. ناپلئۆن بۆناپارت وەختێ تفەنگیان ئەتەقاند و بەرەو سەپاوە دوژمن ئەچوون هاواریان ئەکرد بژی ئینقلاب. لەگرا چی کرد؟ لەگرا شەڕە خۆی تەبدیلە بە نهزەت جەهانی کرد. ئێوە پێتان وابوو ئەوانەی وا دەوڵەتە ئێرانیان پارادایم شیفت کرد و خۆمەینیان کرد بە ڕەهبەر بێ ئەقڵ بوون، نادان بوون، مشتێ شیعی بۆگەنە ارتجاعی بوون کە کلیلە بەهەشتیانە خستەمە لە یەک مشت دەهاتی و ئەیان و ڕێگەی قودس لە کەربەلا تێپەڕێ. ئێمە دیسکۆرسی مستەزعەفانی جەهانمان هەست. ئێوە پێتان وابوو ئەمانە ئەحمەقن. هەر گروپێک کە دروست ئەکرێت، چه نظامی چه سیاسی، بڕێک فعالیەت‌های دەرونی ئێشێ بوێت، بڕێ فعالیەت‌های بیرونی ئێشێ بوێت تا بتوانێت تەئسیری بوێت، بمێنێت و بەردەوام بوێت وەزل بوێت. یەکێک لەمانە لە حاڵەتە عادی فعالیەتە عادی دەرئاوردن و تەبدیلە بە نهزەتکردنە. لە فعالیەتە عادی دەرهاوردن و تەبدیلە بە نهزەتکردنە بە ڕەنگ و بۆی معنەوی. بزانە دەوڵەتە ئێرانی ئێشێ بێت کوردەوە قەومی کریاگە ئیتنیکی لە ئەسپەمۆزین کۆن کە فەردا وەختە جەنگ بیبی جان، مەردە جەنگی عاشق توپ و تۆفەنگ بیبی جان دەری بێریت و تەبدیلی بکات بە مەوجودێک کە حەز بە خۆی ئەکاوە قەحرەمانە، مەوجودە شکست خوردەیە کە شکستی خواردگە، خوی بە شکست گرتگە و هەرچی تووڕەیی و بۆڵە بۆڵە ئەیکات لە پشتە ئینفعال و تەوجیهە ئینفعالێکە کە گرتگێسی دەرنەتیجە ئێشێ هدایەتی کەی قەحرەمان سازی بۆ بکەی، نهزەتی بۆ دروستکەی تا بتوانیت هەم خۆت بپارێزیت، هەم ئەم چەشنە فعالیەتانە تەبدیل بکەی بە غایەتە هەر کەسێک کە گەرەکێسی وارد جامعە بوێت. پس ئەوەڵین حرەکەت ئەمەسە کە بیکەیتە نەهزەت. پێشمەرگەکان نان، پێشمەرگەکان لایەی ئۆزۆن، پێشمەرگەکان دار و دەوەن و دار بەڕوو، پێشمەرگەکان کێسەڵ پاراستن، پێشمەرگەکان قوتوڕانی جەمکردنە پای ئاویەر و زرێبار، پێشمەرگەکانە وەتەن، پێشمەرگەکانە تەبیعەت، پێشمەرگەکانە خودا، پێشمەرگەکانە جوانی. ئەمە کریا بە نێزەت. کۆڵبەر بوو بە قەحرەمان. ئێستا وەختە تۆ ئەمتە کرد بە نێزەت، ئەشێ یەکسری سەرکەوتنە ئاسان
بەدەست بێریت و ئیدەی قەهرەمان سازی بکەی. بڕێ ئاگر بنێ بە جەنگەڵەکانم مەریوانۆ، بڕێ ئاگر بنێ بە جەنگەڵەکانە بۆزێوە، دوو سێیەکیان لێ بکوژیت، بعد بێژی ئێمە توانیمان تەبیعەت ڕزگارکەین، ئێمە ڕێڕەوانە نەهزەتە جەهانی پاراستنە گەردوونین و ئەمانە شەهیدان ڕێگەی گەردوونن. تا لە لەحازە داخڵیوە نیرو بگریت، تا ئەوانەی وانە دەور و بەرتا ئینسجامە گروپی بگرن، تا ئەوانە هەر کامیان گەرەکیانوێت شەریف باج وەرون و ئەوانەی وا لە شەخەڵەکەی بۆزیە سووتیان. تۆ ئیشێ ئوستورە دروستکەیت تا بتوانی مانای کەی، تا بتوانی بیکەیتە خاستێکی گشتی، تا بتوانی بیکەیتە ناوت دڵە مەردم. شەریفە باجوەر لە گراف، شەریفە باجوەر لەوێ فواد ڕۆڵەی ئاگر و خوێن کۆڕ شۆڕش لە هەموو شوێن، وەستا شیرانە بەرامبەر پەلاماردەر چەشن سەنگەر، جیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو، لە ڕێی یەکێتی جووتیاران، لە ڕێی کۆڕی زەحمەت کێشان، دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵ هەڵگرتن لەگەڵ فەلا. ئەمە خوا نایەرێتی خوارەوە، ئەمە ڤاسیلیە ناوە ئێنەمی بیهایند دە گەیتە شەڕە ئستالینگرادە، ئەمە حسەینە فەحمیدەیە جەنگە ئێران و عێراقە. شەریفە باجوەر ئێشێ بکوژیت تا قەهرەمان لە چهرەیە پاراستنە تەبیعەت، نەهزەت جەهانیە ڕزگاریە تەبیعەت لە داپڵۆسیاکترین و جەهەنەمترین جێگەی ئەم گۆی زەمینە بەناوە کوردەوارە ئێمە دەست پێ بکات. خەڵکە منفعل، خەڵکە شکست خواردگ بە فەرهەنگە شەکەست کە فێر بوو گە خۆی تەقلید با لەبەرەوەی ئازار فرە نەوێنێت. من پیسپۆخڵم، من خائنم، من تێڵدریاگە، من لایقم نییە، من دواکەوتگە، من مرتەجەم، من بۆ گەنم. ئیستە ئێشە بێت لە پشتەوەی کە ئێمە ژیرین، ئێمە حەز بە دموکراسیەکەین، ئێمە فرشتیکین لە مەریوانە و پاڵماندا گەسۆ ڕەخابەتەکەین تەکە پاریسا، شورت لە پامان دەرتێرین، دووچەرخە سواری ژنانەکەین، کێسەڵ ئاوە دەین. ئەمە ئاغاگیان یەک نەهزەت سازیە، دوو قەهرەمان سازیە، سێ ئوستورە خوڵقاندنە، شەهیدکردن ئوستورە خوڵقاندنە. ئەمە هەر مناڵێکەی زانێت من کە خەریکە مبارزەی واقعیەکەم، یەک نەفەر لە یارانە خۆمم بە کوشتنەدا، ئەلا ڕقم ئەوەی کە فرموڵەکەی مەزانی ئوستورە سازیم نەکرد، مەیدان لە دوای مەیدان فەتحەمان کرد و هاتینە بەرەوە، وەلێ من قەهرەمان سازیم نەکرد. لەبەر ئەوەی گەمار و دریاگین بە تەوتەکانە وڵاتانە داگیرکەرم سەرزەمینە، بڕۆکردگیانە بە مەوجێ دانەیە کاوراوە ناتوانێ بڕاتە مستەرا و قنگە خۆی بشۆرێت و قاچە قرتیاگ و ئاگر ئەکوژێنێ. ئەم بۆ گەنە دەهاتیە وەجود مەسخەرە حەزوە خۆی ئەکات دەست وە دەست لە شەبەکەهای ئیجتماعی بیگەڕێنن بنام قەهرەمان. کورە ئاخر کولمەنەعان، تۆ هەروەیتە کولمەن دانیشە سەر جێگات. واتانە کردگە لەم سەرزەمینە کە زاتی نیە دەمکاتەوە، تاژی ئاشەک و ماشە گڕێ ئەنێنوە تەپەیەک و بیسووتێنن بڕۆن چوار خوێڕیتیا بتۆپێنن لەبەرەوەی ئوستورەی بۆ دروستکەن. ئەمە نەهزەتە جەهانی نییە، تۆ حیج گوویەک نییەی تەبیعەت نجات بەی. تەبیعەت یەک تەکانە لێبات، تەمامە گەردەن کڵۆفتی تاریخە تەمەدونە بەشەریت لە 20 سانیە نابوو دەکات، یەک تەکانی بات. تو ماڵم حرفانێ نیەی تەبیعەت نەجات بدەیت.
دانیشە سەر جێگەی خوات و ئەمما ئاخێزە کوردان و یاران بزانن تەکە ئەم جۆرە پەدیدەگەلەی وا دەوڵەتە ئێرانی دروستی کردکە تەحتە ناوە هەڵسووراوانە فەعالینە مەدەنی چ ئاگر کوژێنە چ زوان باز چ کۆڵ بەرباز چ ئاشغاڵ باز تەک تەکیان هەم لە بەینیان بوون هەم مەسخەرەیان بکەن سەر تاپای وجود و هەیکەلیان مەسخەرەکەن ئەوانیان والیان ئەتۆپێت قەشەنگ لەو جێگە دەری بێنن خاست تەفماڵیکەن نێڵن لەمانە ئوستورە بسازنە نێڵن فرقەی جەدیدمان بۆ دروستکەن ها وا قەحبەکانە قەندیل خەریکەم کارن نێڵ لەم کارە بکەن ئەوەی ئاخێزە کوردان تا ئەم دەقیقە کردی ئەمەڵ بوو مجادلەی نەکردتەکیانە بەحسی نەکردتەکیانە تا دانیشێ کاورە پانی کاتۆ بووی لە زەرورەتە شیک بوو دەگیە خۆی بێژێ کاورایە وا ڕۆژە 2000 دەحفە دەوڵەتە ئێرانی تەجاوزی پێکە مترێ زوانە بۆ بێتر دەرۆ لە زوانە محەمبەت بدوێ بیوەسێتەوە قنە هەگەلەوە بۆ تۆ ئێمە ئەمەڵمان کرد دڵە فاحشە گەرەکتە فاحشەگی خۆت لە پشتە تەتهیرکردنە بە کوژاندنەوەی ئاگر پنهان کەی تۆ فاحشەی سەرە بگرن قنە مەفرەقە دیارە پێتە تۆ قارەمانە نیەی دانیشە مەجوورێ ئەنتەرە دەهاتی دانیشە تۆ لە نیویۆرکیە مۆدەرنتر نیەی دانیشە پس یاران بزانن ئەم حەجمە دووبارە دەستیان پێکردگەسەوە تحت نامە کۆڵبەربازی و ئاگر کوژاندنەوە و کۆمەڵگای گەورەی بە قووەت کوردستان کۆمەڵگای گەورەی بە قووەت کوردستان بکەنە ما تحت تەکوەتەکیان ئەمە گشتی بەرساختگانە دەوڵەتانە منتقن ئەوەی کە بەلایەن و فرە شەریفەوە تۆپیاگە خاس بیگرنە قەیان و خۆی و قبرەکەی قیافەی شکری دەموچاوی خوای خانەوادەی جێگەی لێ هاتکە نێڵن ئەمانە ئوستورە سازی بکەن بۆ منە نێڵن ئەمانە قداسەت سازی بکەن و نەهزەت دروستکەن ها ئەمە تەکنیکە دەستان پێوە نەگیری خانەوادەم تێ پێم ئێژێ و خەڵکی قسەم مەکە و خەڵک تفمان تێکە خەڵک عەقڵی نییە مشتێ جاهلە هاڕیاگە دەستە دەوڵەتە ئێرانین ئێمە دەوڵەتین ئێمە دەنگە کوردین ئێمە نایاڵین ئەمە اتفاق بکەوێت لەم جامعە نایاڵین دەوڵەتە ئێرانی تەڕاتین بکە تا مشتێ نامتەعەلقە چوولە یەهودی هندی پارسی مشتێ تورکە ئەرمەنیە یەهودی بێ بەسەر ئێمەوە قاقا لێبا بێژە سەرزەمینەکەیانمان فەتح کرد نەفەتحتان نەکرێەوە بە خود هاتکەنە مردمە ئەقلیانیە نازانن و هەروە فێرە شکەستان کردن ئیمڕۆژ بە دروستکردن ئوستورە بە جیهانی کردن و نەحزەتی کردنە جەریانە کاکە گیان زوانە کوردبازیان کردگە بە نەحزەتە زەبانە مادەری دانێ دڵە فاحشەیان هاورگە کردگیانە بە ئوستورە لە ژێرە دەسە دەوڵەتە ئێرانیا بە کڵاسە زوانە کوردی بازیە ژێرە دەسە عەدنانە بەرزەنجی یارانە ئاخێز بزانن ئێمە دیبەیتمان نییە مجادلە و بەحسمان تەکە هیچ کەسێکان نییە سەرە ئەم جەریانە حاکمیەتە دەوڵەتە ئێرانیە ئەوەی لێیان ئەتۆپی خاس مەسخەرەیکەن ئەوەی ئەم فعالیەتانەیەکە ماهیەتە عەسڵیان دەرخەن لە جندەییان لە بێدایک و باوکیان لە بێشەهامەتیان لە نامتەعەلقیان مەسخەرەیان کرد هەر قیافەی زشتیان مەسخەرەکەن هەڵسوکەوتە زشتیان وەکو قن هەڵەتەکێنن مەسخەرەیان کەن نێڵم جامعە ساحێوی هەسا ئەم سەرزەمینە ساحێوی هەس با بزانن هەرچی ئەمانە دۆڕاندیان ئێمە ئێشە بێرینیوە وا لە ماوەی 300 ساڵە ڕابردوو هەر دۆڕاندیان ئێوە ئێشە جەمیکەن و بێرینیوە نێڵن 2000 فیشەکمان بۆ هاتوێت نایەڵن لەمانە ئوستورە سازی بکەن شەهید سازی بکەن ها کوڕە خەڵکینیە چاوی دەرەهات دایک و باوکینیە ملی ئەتەقی لەمە نەترسن ها
ترس ئەوەسە کە جامعەمان نابوود بێت با ئێمە 20 ملیۆن نەفەر ئینسانە خوێڕیە تەجاوز پێکریاکمان بێ بچ دەردێکە خوات بچ دەردێکە خوات ئێوە نایەڵن قودرەت لەم کوردەوارە لە دەستە ئینسانە کورد بێتە دەرەوە نایەڵن دەوڵەتە ئێرانی مشتە تریاکیە ئورەیە نوێنەرانی یەهودی مەسیحی لەم سەرزەمینە ئێمە پلان بۆ ئێمە بگێڕنا هەروواکە کۆڵبەرە فاسدە بێشەرەفە تەماعە هێسەرمان ڕسوا کرد و هەر کەسێک بەلایەمەوە بێژە کۆڵوەرە جووسکەی بۆ وەین تۆخمە هێسەرە گەواد هەر کەسێکی تر لەم قسانە ئاگل کوژێنەوە قوتوڕانی جەمکردنەوە ئەمانە مشتێ فاحشەی بێداویک و باوکن خوا ئەزانێت توولەی کێن داگ نەقەیانەوە مبارزەت گەرەکە ئەگراسە دەوڵەتە ئێرانی کە دەرەوە دەوڵەتە ئێرانی کەرە دەرەوە نەیگەرەکە دڕک خامۆشکەی خوێڕی نەیگەڕەکە ئاوت دەمە کیسەڵ بەی بێشەرەف ڕۆژ نییە لە دادگای مەریوانە تەجاوز وەکە نیشکی کورد نەکرێت بێشەرەف نەیگەرەکە بڕۆی بەچکە هورچبێری ئاوی پێبەی پۆفیوز ئاسانترین ڕێگەتان دۆزی گەس و حەزوە خۆتانەکەن وەکو قەح بە خۆتان فڕەبەنە ناو شەبەکەی میدیایی و دەوڵەت ئێرانی بوڵتان کاتەوە بۆگەنە کوڕە بۆگەن لە مەریوانە ئاوی داگەسە هورج هەواستان بووە یارانها تەئیدە حەج کەسێکمان نەگەرەکە ئێمە خۆمان تەئیدیەوە دیگەرانە دەین ئێمە دەسەڵاتە کوردین مردم ئێشێ بێت تەئیدیە لە ئێوە بگرێت تەکیدە حەج کەسێکتان نەگەرەکوێت سەڵاو مەشوەرەتە کەستان نەگەرەکوێت ئەوەی ئەزانن سەڵاح ئەم سەرزەمینە ئێوە عەمەڵی پێ بکەن لا ئێوە خۆش